کوردستان ئێمە هەوڵماندا داهاتەکانی تری ناوخۆی زیاد بکەین بە هەمە جۆرکردنی بازرگانی، هەمە جۆرکردنی ئابووری وەکو کشت و کاڵ، وەکو پیشەسازی، وەکو گەشت و گوزار. بەڵام بەداخەوە دیسانیش دەڵێم ئەم قەیرانانەی کە تووشی یاریمی کوردستان بوون زۆر لەم بابەتانەی خاو کردەوە. ئێمە نەمانتوانی وەکو پێویست بیکەین، نەک لە بەراوەی نیەتی جێبەجێکردنی ئەم پرۆژانەمان نەبووە، بەڵکو وەزەکە وای لێ هاتووە و قەیرانێکی گەورە تووشی ئەم هەرێمە بووەتەوە. سەرەڕای ئەمەش ئێمە هەر بەردەوام بووین. بۆ نمونە بە ئەلکترۆنیکردنی کاروباری خزمەت گوزاری لە حکوومەت، فەیزی دووهەمی بایۆمتری کە تاکو ئێستا زیاتر لە 1,200,000 کەس ناونووس کراون. ئەمە هەمووی خزمەت گوزاریەکان بۆ هاوڵاتیان ئاسانتر دەکا. لە ڕۆی کۆنتترۆلکردنی سنوورەکان یان خاڵە سنووریەکان چ لە فرۆکەخانەکان بیان خاڵە سنووریەکانی تر بێ، هەوڵێکی جدی دراوە بۆ ئەوەی ئەمانە بە دیجیتالی بکرێن و ڕێکوپێکتر کۆنتترۆلی ئەو شتانە بکرێ، هەرچی هاوردەکردنی مەوادی دەرەوە لە ڕووی جۆریەوە کۆنتترۆل بکرێ. لە لایەکی تریشەوە بۆ پشتیوانیکردنی جوتیاران و بەرهەمهێنەرانی ناوخۆ زۆر لەو بەرهەمانەی کە لە ناوخۆ بەرهەمدێن ڕێگە نەدراوە لە دەرەوە هاوردە بکرێن، یانیش باژیان بەسەردە سەپێنراوە، تاریفیان بەسەردە سەپێنراوە بۆ ئەوەی یارمەتیدەری بەرهەمی ناوخۆی جوتیاران بێ. جگە لەمەش ئێمە حتا هەوڵی ئەوەماندەوە لەگەڵ وڵاتانی ناوچەکەش قسەمان کردووە کە نەک تەنیا ئێمە بتوانین بەرهەمە ناوخۆیەکان بەش یاریمی کوردستان کە بەڵکو لەوە زیاتریش بتوانین هەناردەی دەرەوەی بکەین. جە لە زۆر ڕۆوەشت کراوە لە مەسەلەی بڵێم پیشەسازی. ئێمە ماوەیەکی زۆرەشتی زۆر باشیشمان کردووە لە دروستکردنی هەندێک زۆنی پیشەسازی خوراکی لە دۆک دەست پێکراوە بە زوانە ئینشەڵا لە هەڵابجەش ئەمە دروست دەبێت. لە دروستکردنی ڕێگە و بان ژێرخان بە شێوەیەکی گشتی مەسەلەی وزە، ئەگەر بۆتەم باسی بکەم بۆ نمونە کارەبا ئێمە لەم کەمبوونی داهاتی هەرێمی شتوانی ومانەتە کو ئێستا 21 ساعات لە ڕۆژدا کارەبا دابین بکەین. ئەمەش بە هەندێک گۆڕانکاری کە لە وەزارەتی کارەبادا دروست کراوە ئێمە هەوڵیەوەمان داوە زیاتر پشت بە گاز ببەستین، هەم پاکترە هەم هەرزانترە. و لە هەمان کاتیشدا ئێستا هەندێک مرکزی بڵێم بەرهەمهێنانی کارەبا کە ئێستا خەریکە دروستی دەکەن و کۆنتراکتی نوێیان دروست کردووە بۆ مەسەلەی دروستکردنی سەدی ئاوە یانیش مەسەلەی سوود وەرگرتنە لە وزەی خۆر کە ئەمە هەمویان ویان کردووە بەرهەمی کارەبا بەم بێ ئیمکانیاتیاش بەڵام بەرزتر بێتەوە و هیوادارین بتوانین ئینشەڵا لە ماوەیەکی زوو ئەو بەشەی کە ماوەش جێبەجێ بکەین. سەدی زۆر بۆ نمونە ئەو سەدانەیە کە تا ئێستا دروستکراون 13 سەدی بچووک و مامنەوەندی هەن، 3 سایلۆی گەورە بۆ وەرگرتنەوەی بەرهەمەکانی هاوڵاتیان جوتیاران لە هەرێمی کوردستان دروستکراون. اینجا لەوانەیە هەموو شتم بیر نەبێتەوە، بەڵام ئەمە بەشێکە لەو شتانەیە کە کراوە. خۆ ئەمە هەمووی چاکسازیە. چاکسازیە وەکو باسم کرد تەنیا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نییە، فراوانکردنی خزمەت گوزاریە بۆ هاوڵاتیان، نەهێشتنی ڕوتین و چاوەڕوانیە هی هاوڵاتیان و بەردەوامیش دەبین. بەڵام سەرەڕای ئەمەش ئێمە دەزانین هێشتا ڕێگایەکی زۆرمان لە پێشە، بەڵام تەمەنی کابینەکەشمان هێشتا بیرتان نەچێت تەنیا 13 مانگە. سپاس بۆ بەڕێز مەسعود بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم دەرفەتە بەڕاستی گرنگ بوو کە ئێمە ئاوا لە نزیک تۆ جەنابەت ببینین، بۆی کە ڕاستەرنجی بەڕێز لەسەر زۆر بابەتی گرنگ کە ئێستا هەرێمی کوردستان و ناوچەکە پێدا تێپەڕە بێبیسی لەسەر و هەموو بابەتانەوە کە هەموو لایەنە سیاسیەکان و هەرێمی کوردستان بۆ دەنگی لەسەری هەواری هەرێمی کوردستان بەڕاستی ناوچەکەیە. هەرێمی کوردستان بە خوێن هاتۆتە بەرهەم. دیارە ئەمە ڕەنجی هەموو لایەنە سیاسیەکانی تیا بووە لە ڕابردووە لە ئێستاشدا. ئەم قەوارەیە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک مەترسی هاتە سەر و زۆرێک لە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان باسییان لە مەترسیە کرد لەسەر قەواری هەرێمی کوردستان. بەگشتی خەڵکی هەرێمی کوردستان زۆر جار باوەڕی بۆ نەبوو کە مەترسی هەیە لەسەر قەوارەکە، بەڵام ئەوەی کە سیاسیەکان و ئێوە درکتان پێکرد گەورەتر بوو لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان درشی پێکرد. مەترسیەکان لەسەر قەواری هەرێمی کوردستان ڕۆیەوەتەوە یاخود هەر بەردەوامە. ئەو مەترسیانە چین کە لە ئایندەدا ڕوبەڕووی قەواری هەرێمی کوردستانە بێتەوە. بەغدایە
یاخود ناوچەکەیە یاخود وڵاتانی هەرێمیە. ئێوە توانن چی بکەن لەگەڵ لایەنە سیاسیەکان بە گشتی بۆ مەسەلەیە پلانتان چییە بۆ ئەمە بەڕاستی؟ زۆر سپاس. ئێمە لە ناوچەیەکدا دەژین کە پڕە لە کێشە، تەنیا مەسەلە قەوەرەی هەرێمی کوردستان نییە کە ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران بووەتەوە لە ناوچەکەدا. ئەوەی ڕاستی بێ من هاوڕانیم لەوەی کە مەترسی لەسەر تێکچوونی قەوەرەی هەرێمی کوردستان هەبێت، چونکە پێم وایە کوردستان خاوەنی نەتەوەیەکی بە ئیرادە و بەهێزە کە توانیویەتی ڕوبەڕووی زۆر لەو کێشە و گرفتانەی پێشووتریش ببێتەوە کە هەوڵی نەهێشتنی کیانێک یان نەتەوەیەک بە ناوی نەتەوەی کورتیان خەڵکی کوردستانیان داوە. ئێستاش پێم وایە گەورەترین کێشە کێشەی دووبەرەکی و ناتەبایی ڕێزەکانی خودی ناو کوردستانە. ئەگەر کوردەکان بتوانن خۆیان یەک بن، هەموو خەڵکی کوردستان بە حیزبە سیاسیەکانیشەوە بە بیر و بچوونە جیاوازەکانیشانەوە کە دەتوانن بۆ باشترکردنی خزمەتگوزاری یان خزمەتکردنی خەڵکی خۆیان دەتوانن بیر و بچوونی جیاوازیان هەبێ، بەڵام لەسەر پاراستنی قەوەرەی هەرێمی کوردستان یەکدەنگ و یەک ڕیز و یەک هەڵوێست بن، من پێم وایە هیچ هێزێک ناتوانێ ئەم قەوەرە تێکدا. ئەو یەکدەنگیا بینیت تاکو ئێستا لەلایەن زۆر لایەنە سیاسیەکانەوە ئەیبینم، بەڵام بەداخەوە لەوانەیە هەندێک کەس ئەم قەنەعەتیان نەبێ و بەداخیشەوە، بەڵام پێویستە خەڵکی کوردستان خۆیان حەکەم بن لەوەی کە کێ خەمی خەڵکی کوردستان و پاراستنی ئەم قەوەرەیەتی وە کێش ئەوێ نانی پێ بخوا. لەبەرەوە من پێم وایە مەسەلەی یەکڕێزی و تەبای هێزە سیاسیەکان زامن و گەرانتی پاراستنی ئەم قەوەرەیە کە وابزانم ئێستا هەوڵێکی جددی هەیە و نزیکبوونەوەیەکی باشش لەلایەن هێزە سەرەکیەکان هەیە، بەڵام لە هەمان کاتیشە بیریشمان نەچێتەوە کاتی خۆشی خەڵکی تر هەبووە کە دژی ئەم قەوەرەی ئیشیان کردووە. لە دەرەوە ئینسان قەفەتی پێ ناخوا، بەڵام لە ناوخواوە خەڵکێک هەبێ بە ناوی خەڵکی کوردستانەوە بە ناوی نوێنەری کوردستانەوە، بەڵام داوای تێکدانی ئەم قەوارەیە بکەن ئەمە جێی داخە و پێویستە خەڵک ئەمەیان لە بەرچاو بێ و لە بیریان نەچێتەوە. بە هەر حاڵ من پێم وایە ئێمە لە بەرەی خەڵکین وەرەمان بەرزە پشت بەخوا و پشت بە ئیرادەی خەڵکی کوردستان. من ئەو مەترسیە بەم جۆرە ناوبینم، دەزانم تووشە قەیران بووینەتەوە، بەڵام بەیەکەوە دەتوانین ئەم قەیرانانە تێپەڕێنین و ئومێدم وایە کاتێکی باشتر چاوەڕێی خەڵکی کوردستان دەکەن. لەسەر پرسی کۆڕۆنا پرسیار بکەم. هەڵسەنگاندن و مامەڵەی دامەزراوەکانی حکوومەت هەرێمی کوردستان لە بەرامبەر پرسی کۆڕۆنایە چۆن هەڵدەسەنجێنی و وەڵامی هاوڵاتیانیش بۆ ڕێنمایەکانی تەندروستی چۆن دەبینیت؟ ئەوە لە لایەکترەوە مێشتی تر پێیوە ببەستمەوە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان دووفاقێتێک هەبوو. بۆ نمونە ئەو کاتێک کە بڵاو بووە دەیانگوت کۆڕۆنا ڕاست نییە، خەڵک توش دەبوو، بۆ نمونە نیشان تەنها نیشانە بوو، بەڵام لە دوای جەژنی ڕەمەزانەوە باشە خەڵکێکی زیاتر تووشی کۆڕۆنا بوو، ڕێژەی مردن لە هەرێمی کوردستان زیاتر بوو. ئەو کەسانێک کە دەیانگوت کۆڕۆنانیە لە هەرێمی کوردستان، ئەو جار دەیانگوت حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت مامەڵە لەگەڵم جۆرە پرسانەدا بکە. ئێوە وەکو حکوومەت هەرێمی کوردستان بۆ پاراستنی یاخود بۆ پاراستنی تەندروستی وڵاتیانی هەرێمی کوردستان سڵ لەو جۆرە کەسانە و لەم قسانە دەکەنەوە؟ جەنابەت خۆت وەڵامی بەشێک لە پرسیارەکەتدایەوە. هەرێمی کوردستان لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا هەڵمەتێکی باشی دەست پێ کرد و ڕێکاری زۆر باشی گرتەبەر بۆ ئەوەی هاوڵاتیان بپارێزێت. بە هیوایەوە بووین کە دەرمانێک زوو بدۆزرێتەوە یان ئەم پەتایە کۆتایی پێبێ، بەڵام ماوەکەی کە درێژ بووەوە هەروەک جەناب باست کرد تا جێژنی ڕەمەزان لە هەموو کوردستان کەمتر لە 400 حاڵەتی توشببووی ئەم ڤایرۆسە هەبووە کە تەنیا 5 کەسیان گیانیان لە دەستدا و ئەم 5 کەسەش نەخۆشی تریان هەبووە. دوای ئەمە خەڵک لێ ڕاهات، بەداخەوە بابەتەکە بە سیاسیش کرا و هەندێک لایەن بۆ ئەوەی دەستخۆشی لە حکوومەت بکەن، بەڵام چونکە دژی سەرکەوتنەکانی حکوومەت بوون کەوتنە ڕخنەگرتن لە ئەدای حکوومەت کە گوایە ئەم جۆرە ڕێکارانە تەنیا بۆ پاراستنی خۆیانە یانیش بۆ ئەو قەیرانە ئابوووریە کە تووشی ناوچەکە بووەتەوە دەیانەوێت بەم جۆرە خۆیانی لێ کورتارکەن،
و بە ڕێکۆردی شەیەوە بزانم ئێوە ڕگەیانکارن خۆتان ئەزانن کێ چۆن قسەی کردووە. کێشەکە لەمەدایە یاریکردن بە ژیانی خەڵک بۆ بابەتێکی سیاسی ئەمە جێیداخە. یعنی هەر کەسێک بێ لە ئەخلاقی سیاسیشە تۆ ناتوانانی بیت یاری بە ژیانی خەڵک بکەیت بۆ ئەوەی تعبیر لە بچوونی خۆتیان ڕخنەیەک بتەوێت لە حکوومەتێکی وەکو ئەم کابینەیە بگری بۆ نمونە. ڕێکارەکان زۆر باش بوون، ڕاستە تۆزێ تند بوون، بەڵام ئێمە ئەمەشتان بیر نەچێتەوە. ئەم ڕێکارانە زیاتر لە هەموو لایەنێک زیانیان لە حکوومەتدا، چونکە حکوومەت ئامادە بوو داهاتی خۆی کەم کاتەوە تەنیا لە پێناوی پاراستنی ژیانی هاوڵاتیان. اینجا ئەمە بەداخەوە بە جۆرێکی تر تەفسیر کرا بە سیاسی لە هەندێک لایەنەوە. خۆتان من نامەوێت بچمە ناو تەفاسیلی مەوزوعەکە کە بە چ شێوەیەک لێکدانەوەی بۆ کرا. خەڵکیشیان خستە گومانەوە کە گوایە ئەم ڤایرۆسە وانە مەترسی نییە، کە چی دوای تێکەڵبوون و دوای ڕێنماییەکان کە جێبەجێ نەکران بینیمان بە چ شێوەیەک بڵاو بۆیەوە بەداخەوە لە هەموو کوردستان وای کرد کە خەڵکێکی زۆر توش بێت و هەندێک کەسیش بەداخەوە گیانیان لەدەستدا. لێرەشە من سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکاری هەموو ئەوانە دەکەم و تەمەنەی چاکبوونەوەش بۆ هەموو ئەو کەسانە دەکەم کە تووشی ئەم پەتای بوونەتەوە. حکوومەت بەرپرسە چ بەرەمبەر بە هاوڵاتی هەموو کەسێک دەگرێتەوە، ئۆپۆزیسیۆنیش دەگرێتەوە، لایانی بەشدار لە حکوومەتیش دەگرێتەوە، بێلایانیش دەگرێتەوە. هەموو هاوڵاتیەک لەم کوردستانە بەرپرسیارەتی حکوومەتە. لەبەرەوە حکوومەت ناتوانێت بێباک بێ نابەرپرس بێ بەرەمبەر بە ئەم شتانەی کە ڕوو دەدەن. لەبەرەوە حکوومەت لەگەڵ زیاتربوونی مەترسی ڤایرۆسەکە ڕێکاری تری گرتە بەر. خۆشتە نەزانن زۆر لەو فەرمانبەر و پزیشک و ئەو کەسانێک کە حتا لە کەرتی بڵێم وەزارەتی ناوخۆ ئەوانەش کە یارمەتیدەریان بۆ پۆلیسە ئاساییشە کە هەوڵیاندا بۆ یارمەتی وەزارەتی تەندروستی بدەن ویان ئەو ڕێنمانە کە دەرکرد هەموو بۆ ئەوە بووە کە خەڵکەکە پارێزراوە بێ. ژیانی خۆیان خستە مەترسیەوە، خەڵکێکی زۆر زیاد ژیانی خۆیان خستە مەترسیەوە بۆ ئەوەی هاوڵاتیان سەلامەت بن. ئێستاش ئەگەر بە پێ ڕێژەی سەیریکەی وەز یاریمی کوردستان لە چاو زۆر لە وڵاتانەیە کە زۆر بە توندی تووشی بوون بەو ئاستە قورس نییە، بەڵام خوا نەخواستە ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکرێن ئەم وازە لەوانەیە بەداخەوە خراپتر بێ. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە ژێرخانی تەندروستی یاریمی کوردستان بۆ پەتایەکی وا ئامادە نەبووە. هیچ شتێکێک لەم وڵاتانی پێشکەوتوش ئامادەیەن تێدا نەبووە ڕوبەڕووی ئەم پەتایە بنەوە بەم شێوەیە. لەبەرەوە باشترین ڕێکار ئەوەیە کە تاک خۆی بپارێزێ. ئەمەش بەدەست بە خۆپاراستن و بەستنی دەمامک و دەستەوانە و لەگەڵ یەکتر تێکەڵاو نەبوون و نەچونە شوێنی داخراوی گشتی و بەم جۆرە شتانە دەتوانن خۆیان پارێزن کە سوکاریشیان پارێزن. ئێمەش خۆم و هەموو کابینەکەش پێم وایە خۆشتان لەوان شاهد بم بینیممان کە لە سەرەتاوە تاکو ئێستا دایمەن داکۆکیمە لەوە کردوتەوە کە خۆپارێزی بکرێ پابەندی ڕێنماکان بن و ئەو ڕێنمانایی کە لە وەزارەتی تەندروستی دەرەچن داوا دەکەم دیسانیش کە هەموو هاوڵاتیان پابەندی ئەو ڕێنمانە بن بۆ ئەوەی هەم خۆیان پارێزن هەم یارمەتی دەری ئەم خزمەتکارانەش بن کە لە کردی تەندروستیە بە شەوە ڕۆژ ماندوو ئەبن بەرامبەریە. یعنی ئەگەر هاوکاریەکی هەمەلایەنە هەبێ من پێم وایە ئێمە دەتوانین وردە زاڵ بین بەسەر ئەم ناخۆشیەش و ئینشاءالله دەرمانێکی زۆر بدۆزرێتەوە. لە هەمان کاتیشە پێم وایە ئێمە ئومێد دەکەین کە وەزەکە تەسیری ینی کاریگەری ئەرێنی بەسەر کەرتەکانی تری ئابووری و شتەکانی تریشدا هەبێ ئەگەر ئەم پەتە لە کۆڵمان بێتەوە. بەهەرحاڵ من داوا دەکەم ڕێنمایەکان جێبەجێ بکرێن ئەوەی لەسەر حکوومەت بووە کردوویەتی ئەوەی ئێستا ماوە بەجددی بەرپرسیارەتی تاکی هاوڵاتیە کە پێویستە خۆشیان بە بەرپرس بزانن بەرامبەر بە پاراستنی ژیانی خۆیان و کەسوکاریان و هاوڵاتەکانیان. سپاس دەکەم. سپاس جەنابی سەرۆک وەزیران. وەکو جەنابی شت باست کرد بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نرخی نەوت دابەزی دۆخی ئابووری تێکچوو لەگەڵەوە دۆخێکی سیاسی ئالۆس بە دوایەوە هات. وەکو سەرۆک وەزیرانی کوردستان چۆن دەڕوانیە هەڵوێستی لایەنە سیاسیەکانی بەشدار لە حکوومەت بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان؟ ئێمە حکوومەتێکی ئیتلافیمان
پێکێناوە و زۆر بەڕاشگەی پێتان بڵێم ئەو برادەرانەی کە بەشدارن لە حکوومەت من پێم وایە تیمێکی زۆر گونجاو و منسەجم و بەیەکەوە کارێکی باشمان کردووە زۆر لێک نزیکین بڕیارەکانمان بە تەوافق دەدرێ ئێمە لەوانەیە کابینەیەک بین کە زیاترین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان کرد بێت تقریباً بە شێوەی هەفتەیی ئێمە کۆبوونەوە دەکەین زۆر هەموو بابەتەکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باز دەکرێن و نزیکبوونەوەی باشمان هەیە تێگەیشتنی باشمان هەیە و ئەدای وەزیرەکانیش بە بێ جیاوازی لە هەر لایەنێکی سیاسی بن ئەدایەکی زۆر باش و پەسەند بووە خۆم زۆر لیان ڕازیم لەوانەیە طبعاً ظروفەکە هەندێک جار تحکم بەوە دەکا کە دەتوانین چەند سەرکەوتوو بین لە جێبەجێکردنی پرۆژەکان بەڵام ئەوانەی لە کابینەکەدان من پێم وایە زۆر سەرکەوتون و باشن و منسەجمین و تێگەیشتنێکی باشمان هەیە هیوادارم کە حزبەکانیشیان زیاتر پاڵپشتی نوێنەرەکانیان بن لە حکوومەت. زۆر سوپاس جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پرسیارەکەم درێژ ناکەم چکە زیاتر لە تیڤیەک بەشدارە لەو دیدارە هاوبەشەدا. هەرێمی کوردستانیش بێگومان هاوشێوەی زۆر لە وڵاتان گیرۆدەی سۆرێک لە کێشە و قەیرانەکان هەروەک جەنابیشت ئاماژەت پێکرد بەشێکی زۆر لەو کێشە و قەیرانانە لە دەرەوەی ویستی حکوومەتی هەرێمی کوردستانیان هەرێمی کوردستانن دەبینین لە سەر ئەرزی واقع نخبەیەک لە ناوخۆی هەرێمی کوردستان دەیانەوێت ئەم دەرفەتە بە جۆرێکی تر بقۆزنەوە بەو مانای کە ئەجێندای سیاسی ئەجێندای حەزبی و ئەجێندای تاکە کەسی تێکەڵ بە هەندێک لە داوا و مافەڕەوەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن لە کاردانەوەی ئەوەشدا بینیمان کە لەم ڕۆژانەی ڕابردوو بەداخەوە لە هەندێک شوێنی دیاریکراوی هەرێمی کوردستان بەشێک لە دام و دەستگا حکومی و حەزبیەکان کەوتنە بەر پەلاماری بەشێک لە خەڵک یاخود پەلاماری ملک و ماڵی گشتی دراکە پێم وایە بەر لە هەر کەسێک هاوڵاتی ئاسایی لەم دۆخە زەرمەند دەبێت تێڕوانینی جەنابەت هەمووەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم کاردانەوانە بۆ ئەم بابەتە چیە و دیسان حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ واقعێکی لەم شێوەیە دەکات. زۆر سپاس لە کاتێک قەیران طبعاً گلەی و گازدە زۆرە بێ لە کاتی سەرکەوتن شەریک و ڕەفیقت زۆرە بێ ئێمە بەداخەوە ئەو قەیرانانەیە کە ئێستا هەرێم دووچاری بووە وەکو جەنابیش باست کرد دەستکردی هەرێم نی ئێمە پەتای کۆرۆنامان دروست نەکردووە ئەم ڤایرۆسەمان دروست نەکردووە ئێمە هۆکاری دابەزینی سعری نەفت نەبووین لە بازاری جیهانی بەڵام کاریگەری ئەم قەیرانانە ئێمەشی گرتوێتەوە ینی تەسیری هەبووە لەسەر ئێمەمانە بەداخەوە لە جیاتی ئەوەی یارمەتی حکوومەت بدرێ بۆ زاڵبوون بەسەر ئەم قەیرانانە هەندێک لایەن هەوڵی ئەویان داوە سوود لە کات و لە بڵێم گلەیی خەڵکەکە وەربگرن بۆ دژاتیکردنی حکوومەت بە شێوەیەکی ناڕەوە من خۆم هیچ کێشەم لەگەڵەوە نییە کە خەڵکێک مافی خۆیەتی خۆپێشاندانێکی ئارام و شارستانیانە بکات داوای مافی خۆی بکات بەڵام خۆپێشاندان لەگەڵ وێرانکاری و سووتاندن دوشتی جیاوازە و ئەمەشمان بیر نەچێتەوە ئازادی پێناسەکردنی ئازادی پێناسەکردنی تعبیر ئەبێ بۆمان ڕوون بێتەوە تۆ تا ئەو کاتە ئازادی تا ئەو کاتە ئازادیت هەیە کە پێشێلی ئازادی کەسێکی تر نەکەیت بەڵام تعەداکردن لە مافی کەسێکی تر ناکرێ ئەمە بە ئازادی ناو بندرێ یان بە تعبیر ناو بندرێ کە ئەمە پێم وایە لە زۆر ڕوویەوە بە هەڵا لەوانەیە تێگەیشتنی بۆ کرابێ ئەو بەڕێزانەیە کە خۆپێشاندانەکەن داوای مافی خۆیانەکەن حق خۆیانە با بڵێن بەڵام لەسەر چ بنەمایەک ئەگەر خەڵک خۆی داوای مافی خۆی ئەکا شتێکە ئەگەر بە شێوەیەکی ئاراستەکراو لەلایەن لایەنێکی سیاسیەوە بۆ قۆڵکردنی قەیرانەکان و بۆ لێدان لە حکوومەت ئەمە شتێکی ترە من داوا دەکەم هاوڵاتیان ئەم دووشتە لە یەک جیاب بکەنەوە یعنی حکوومەت خەتای چی بووە لە دروستکردنی ئەم قەیرانانە تاکو تاوانبار بکرێت بۆ نمونە جار بەجار باسی موچە و دواخستنی موچە و یان بودجە دەکرێت ئایا حکوومەت بودجەکەی هەبووە و نەیداوە یانیش حکوومەتی مەرکزی فدرالی لە عێراق بودجەکەی نەناردووە کە حکوومەت نەیتوانیەوە وەکو پێویست موچەکان بدە ئەمەش لەوانەیە بابەتێک بێ هیوادارم بتوانێت قسەی زیاتری لەسەر بکەین بەڵام لەم ڕوانگەوە وێرانکردن و سووتاندنی فەرمانگەکانی حکوومەت یان مڵکی گشتی بە جددی ئەمە تاوانە ئەمە تعبیر لە بیرروبووچوون نییە
بینیمان لە کەلار چی ڕوویدا لە هەڵەبجە چی ڕوویدا لە زاخۆ چی ڕوویدا و لە هەندێک شوێن حتا دەستنیشانیەوەژە تەقە کراوە چەک بەکارهێنراوە خۆ پێشاندانی یاسا خۆ پێشاندەری یاسایی چۆن چەک بەکارەهێنێ چۆن پەلاماری بنکەی حکومی یان فەرمانگەیەکی حکومی دەدا یان حتا پەلاماردانی بنکەی حزبی ئەمە بە هیچ شێوەیەک ڕەوانیە جایز نییە چونکە بنکەی حزبی خاوەنی جەماوەرێکە کە ئەم حزبەی هەڵبژاردووە لە دەنگدانەکان دەستکەوتی هەبووە سەرکەوتنی بەدەستێنەوە کەواتە حزبەکانیش نوێنەرایەتی بەشێک لە هاوڵاتیەکانەکەن یعنی یەکێک بێت تعدا لە فەرمانگەیەکی حکومی یان حزبی بکە ئەمە تعدا لە مافی هاوڵاتیان دەکا لەبەرەوە ئەم جۆرە ڕەفتارانە قابلی قبول نین و من لەگەڵ بەڕێوەبەرە ئیداریەکان قسەم کردووە ئەوانەیە کە خۆ پێشاندانی ئاسایین ئێمە ڕاوبوون بیرروبووچوونەکانیان بەڕێزا وەردەگرین بەڵام ئەوانەی کاری تێکدەرانە ئەکەن ئەبێ ڕێکاری یاسایی بەرەمبەر ئەم جۆرە کەسانە بگرێتە بەر چونکە ئەمانە تعدایان لە مافی هەموو هاوڵاتیان کردووە فەرمانگەیەکی حکومی بۆ نمونە ئەو ڕۆژە لە هەڵەبجە چەند داکیومنتی پێشتر هی کیمیاباران کە لەوێ هەڵگیرابوون لە کاتی کیمیاباران و لە کاتی ئەم هەموو قەیران ئەم هەموو شتانەکە زۆر داکیومنتی هەڵەبجە هەڵگیرابوون نەسووتێنران بەم شەوە بەم جۆرە شێوەیە سووتێنران ینی ئەمە چۆن ینی ئەمە کەی ئازادیە ئەم جۆرە تربیەتە ئەم جۆرە ڕەفتارانە نامویە بە کولتوری کوردستانی من پێم وایە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ سەر بنەماکانی مەبادئی ڕەسەنی کوردەواری کە خۆمان ئەگەر حتا بیرروبووچوونی جیاوازیشمان هەبێ حتا لەگەڵ یەکتر کۆکیش نەبین بەڵام ڕێگەی دروست بگرینە بەر ڕێگەی شارستانی بگرینە بەر بۆ دەربڕینی ڕەخنەکانمان بۆ دەربڕینی هەڵوێستەکانمان بەڵام هاندانی خەڵک و بەداخەوە یاریکردن بە ژیانی گەنج مناڵ بۆ ئەوەی بیبیتە سەرجادە و پەلاماری بارەگا و پەلاماری فەرمانگە حکومیەکەمدا ئێوە خۆتان بیرکەنەوە ئەم گەنجە سبەی گەورە بێ ئەم مناڵە سبەی گەورە بێ چۆنەوی بیر بکاتەوە خۆشەویستی ئەم بۆ وڵات لەکوێ دەبێ واوەی دژایەتی حکومەتێک بکەن دژایەتی سیستمێک بکەن ئێوە بێن هەموو وڵات لە بەرچاوی هاوڵاتی ناشرین بکەن یان فێری ئەدایەکی وا بکەن کە خۆی خۆش نەوێ ئەمە پێم وایە گەورەترین تاوانە دەرحەق بە خەڵکی کوردستان دەکرێت. جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێستان باسی داهاتان کرد ڕخنەیەکی زۆرە گیرێ لە حکوومەت هەرێمی کوردستان کە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان شەفاف نین هەروەها ڕخنەیەکی گیرێ کە هەندێک لە سەرچاوەکانی داهات لە ژێر کۆنتڕۆڵی حکوومەت خۆی نین وەڵامی حکوومەت هەرێمی کوردستان وەڵامی بەڕێستان بۆ ئەمە چییە؟ سەرچاوەی داهات لە هەرێمی کوردستان سێ جۆرە یەکێکیان سەرچاوەی نەفتیە یەکێکیان داهاتی ناوخۆییە یەکێکیشان ئەو بڕەبوجەیە کە حکوومەتی عێراق دەینێرێت تەمانەوەی حکوومەتی عێراق دەینێرێ معلومە چەندە لەبەرەوە پێویست بەوە ناکە بڵین شەفافە یان شەفاف نییە ئەوەی کە لە داهاتی نەفتیش دێ شەریکەی دیلۆیت هەیە کە پێشتر لە کابینەکەی پێشتریش عەقدی لەگەڵ ئەسرابەوە ئێستا شێمە عەقدەکەمان نوێ کردوتەوە کە ئەزانن چەند نەفت ئەفرۆشرێ بە چەند ئەفرۆشرێ داهاتەکەی چەندە و داهاتەکەی چی لێتێ بەشێک لەم داهاتە بۆ معلوماتی جەنابێت و هەموو هاوڵاتیانی بەڕێزیش ئەو کۆمپانیانەی کە نەفت دەرەهێنن کولفەیان هەیە ئەبێ بەشێک لەو پارەیە بۆ کولفەی تەشغیلی ئەم کۆمپانیانە بگەڕێتەوە باقی تر دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی پێشتریش تەبعاً پرۆسەیەکە بووە بەڵام ئێستا ئێمە داکۆکیمان کردووە کە حتا سیستمێکی بانکی نێودەوڵەتی دروستمان کردو لە سەرەتای کابینەوە ئەوەمان کردووە بوو ئەوەی هەموو داهاتە نەفتیەکان دی کۆمپانیەکان بەڕێگەی ئەم بانکە نێودەوڵەتیە بێنەوە کە بانکی حکوومەتە بوو یەکەم جار ئێمە توانیمانە بانکێکی نێودەوڵەتی بۆ حکوومەت یاریم دروست بکەین و ئەم بانکە هەرچی داهاتە خەرجی و داهات چ بۆ کۆمپانیەکان دەڕوا چش لە کۆمپانیەکانەوە بۆ یان لە فرۆشتنی نێوتەوە دەگەڕێتەوە دێتە ئەم بانکە و یەکسەر دێتەوە بۆ وەزارەتی دارایی کەواتە شەفافیەت هەیە لەوەی کە داهاتی نەفچۆنەوە کۆمپانیای دیلۆیتی شەیەکە پێداچونەوەی بۆ دەکا بەداخەوە هەندێک کەس لەوانەیە تێنەگەیشتنیان هەبێت لەوەی کە سعری نەفتی برند بۆ نمونە دەڵێن بەوەندێ پێیان وایە نەفتیاریمی کوردستانیش بەوەندەیە وان نییە
نفتی هەرێمی کوردستان کەمترە لەوە چونکە جۆری نەفتەکە جیاوازە و مەسەلەی نەقل و ئەو شتانەش کە دێتە سەری جیاوازی تێخستووە لە کەواتە نەفتەکە بەو سعرە نییە کە خۆیان تەسەوری تێدا دەکەن و لە دیلۆیت هەر سێ مانگ جارێکیش شتەکان بڵاو دەکرێنەوە کە بە جۆرێکە لەبەرەوە پێم وایە زۆر جار مەسەلەی ڕخنەگرتن لەوانەیە لەسەر بنەمای زانستی یان معلوماتی کافی نەبێ هەر بە خەیاڵ و بە تەسەورات هەر کەسێ بە جۆرێک لێکدانەوەی بۆ دەکا و دەڵێ ئەگەر وایە ئەی بۆوانی آخر بە ئەگەر شت ناکرێ بێ واقعی بێ بزانێ فعلەن ئەم شتێک کە تۆ ئەڵێ ڕاستە یان ڕاست نییە کە لە زۆر ڕواوە ڕاست نەبووە لەبەرەوە ئەم شتانە ئەگەر سەیری داتاکان و واقعەکە بکەیت هەمووی دیارەوە هەموو کابینەی حکوومەتیش ئاگادارە لەمەیەکە بە چ شۆرێکە ئەمەش سەبارەت بە داهاتی نەفتی طبعاً بمانەوێ زیاتریکەین ئەمەش مەوزوعێکە کە من نازانم لەم جەلسێ دەتوانین باسیکەین یان نە بەڵام حتا ڕێژەی بەرهەمهێنانی نەفتی خۆمان کە پابند بێن بە ئەوەی ئۆپێک و حکوومەتی عێراق و چەندی بۆ داتی نەوخە چەندی بۆ هەناردەکردنە ئەمەش بابەتێکە ئەگەر پێویست بوو لە کاتێکە باسی بکەین بەڵام سەبارەت بە داهاتەکەی ئێستا کە هەیە هەمووی ڕوون و ئاشکرەیە کە هەمووی دێتەوە بۆ ئەم بانکە نێودەوڵەتیە و دەگوازرێتەوە بۆ وەزارەتی دارایی خۆمان داهاتی تری غەیری نەفتی یان داهاتی ناوخۆ کە لە ناو هەرێمدا هەیە ئێمە لە سەرەتای کابینەوە هەوڵی ئەوەمان داوە کە ئەم داهاتە زیاد بکەین ئەمە زیاد بکەین بەچی بەوەی کە هانی کەرتی تایبەت دەین پشتیوانی کەرتی تایبەت دەین خەرجیەکانی حکوومەت بکەین کەم بکەینەوە ئاسانکاری بۆ داهاتی زیاتر یان هەمە جۆرکردنی ئابووری کوردستان بکەین تەنیا پشت بە لایەنێک نەبەستین کشت و کاڵی پەرەی پێ بدەین پیشەسازی پەرەی پێ بدەین کرد حتا مەسلەی وەبەرهێنان ئەمە ئاسانکاری زیاتر بکەین بۆ وەبەرهێنەری ناوخۆیی بۆ وەبەرهێنەری بیانی کە دێت هەرێمی کوردستان زیاتر بکەین کە وەبەرهێنانێکی زیاتر لە کوردستاندا دروست بکرێ و ببێ بە سەرچەوەیەکی داهاتی ناوخۆی زیاتر ئەمانەش هەمووی لەم کابینەیەدا زیاتر لە هەموو کاتێک گرنگیمان بە مەسەلەی دیجیتالکردن و بە ئەلکترۆنیکردن و تەسجیلکردن و کۆکردنەوەی داتا و شەفافیەتە و شتانە کردووە هەمووشی دیارە هەندێکی کەوتۆتە کارەوە هەندێکیش لە ماوەیەکی کووردا ئینشاڵڵا دەکەوێتە کارەوە بەداخەوە دیسا ئەم قەیرانانە تۆزێ دەستیان بەسینەوەیان هێشت بە پەلا ئەم شتانە بکەین بەڵام داهاتەکان دیارم ینی من باسی باجم کرد لە سەرەتا کە دوو ئەوەندە زیادی کرد چونکە لێخۆشببوونی باجی نەما لێخۆشببوونی باج بۆ هیچ کۆمپانیەک نەما هەموو کۆمپانیەک پێویستە بیدەن لە هیچ شوێنێک لێخۆشببوونی باج نەماوە و هەموو پابندن بەوەی کە باش بدەن و بە شوەیەکی ڕێژەی زیاد دەبێت ینی هەوڵ کەسێک داهاتی کەم بێ باجێکی کەمترەدا بەڵام کۆمپانیەک داهاتی زیاد بێ بە شوەیەکی ڕێژەی باجێکی زیاترەدا ینی لەو شوێنانەی کە پێویست بووە داهات زیاتر بکرێ و کۆ بکرێتەوە خۆ معلومە ینی حتا لە سەرەتای دەستپێکردنی کابینەکە داهاتی ناوخۆ لە 120 میلیۆن دلار بۆ 250 میلیۆن دلار زیادی کرد کە بە تەما بووین بۆ کۆتایی ساڵ بۆ 300 و زیاتریش زیاد بکە بەڵام بەداخەوە کە بە شێوەیەکی گشتی وەزی ئابووری لە هەرێمی کوردستان تووشی ئەم کێشەیە بوو داهاتەکان هەمویان هات نەخوارەوە ینی مەسەلە ئەوە نییە کە ئێمە نەمانتوانی بێ یان شتەکان شەفاف و دیار نەبن هەمووی زۆر بە ڕاشکاوی بە شەفافی هەن و هەر کەسێکیش بیاوێ ڕێگە هەیە دەتوانن بێن بزانن کە چۆن شەفافە ئیتر بەڵام یەکێک بۆ خۆی بیاوێ بەنەوەیەکی تر قسە بکەمە شتێکی ترە ناکرێ بڕیار لەسەر قسەی بێ بنەما بدرێ بەڵام ئەوەی من دەیڵم هەموو لەسەر ئەساسی حەقیقەت و ڕقم و داتا هیچ سەرچاوێکی داهات هەیە لەژێر کۆنتڕۆلی حکوومەتان نەبێت ئێمە سەرچاوی داهاتی بۆ نمونە ینی خۆ هاوڵاتیەک بزنسێکی هەیە کردی تایبەت بزنسێکی هەیە بۆ خۆی داهاتێکی هەیە ینی ئەوەی کە ئەتوانی بیدە تەنیا باجەکەیەکە ئیدا بە حکوومەتێکی نەدادەکەی خۆیتی بەڵام ئەگەر مەبەستت خاڵە سنووریەکانە ئێمە زۆر هەوڵمانداوە بۆ ئەوەی خاڵە سنووریەکان کۆنتڕۆل بکرێن خاڵە سنووریەکان هەمویان بە یەک چاو سیر ناکرێن طبعا خاڵی سنووری فڕۆکەخانەکان هەیە و ئەوەشە لەگەڵ وڵاتانی دراوسێ هەندێک شوێن لە هەندێک شوێن باشترە من نامێ بشمەنەوە تەفاسیل لە هەندێک شوێن لەوانەیە کنترۆلی باشتر کرا بێ ئیجراعات زووتر دەستی پێکرد بێ التزامی فەرمانبەران لەم سنوورانە باشتر بوو بن بەڵام لە هەندێک شوێن وەکو پێویست نەبووە
گلەی ئەوە دەکرێت کە قاچاقچیەتیەوەنە دەکری ئێمە لەگەڵ ئیدارە خۆماڵیەکانی پارێزگاکان قسەمان کردووە کە ئەوان پابندی خۆیان پێشان بدەن و پابندی خۆیان پێشانداوە کە بە زووترین کات ڕێگری بکەن لەسەر ئەوەی کە بە قاچاق شت ئەهێندرێ و ئەبردرێ یان کنترۆلێکی باش لەسەر خاڵە سنووریەکان نییە ئەم بەڵێنەیانداوە حکوم ئێمەش زۆر پابندین بەوەی کە بتوانین بە هەموو شێوەیەک کنترۆلی ئەو شتانە بکەین بەڵام هەر بۆ معلوماتی جەنابەت حتا مەسەلەی تەسجیلکردن و هاوردەکردن و باجوەرگرتنی مەوادە هاوردەکان لە سنوورەکان ئێستا بە شێوەیەکی دیجیتاڵی بەسراوەتەوە یعنی ئێستا ئەمە هەنگاوێکە کە نراوە وەشتی باش کراوە من ناڵێم 100% بنبڕ بووە بەڵام ئێمە نیەتی ئەومان هەیە کە بتوانین بە شێوەیەکی گشتی هەم خاڵە سنووریەکان بە شێوەیەکی ڕێکوپێک کنترۆل بکەین نەک تەنیا لە مەسلەی داهات و لە ڕووی ئابوووریەوە بەڵام لە ڕووی جووریشەوە چونکە زۆر جار شتیوا داخلەکرا کە سوودی نەبووە یانیش فێڵ کراوە لە خەڵک لە هاوڵاتی ئێمە کوالیتی کنترۆلمان لەسەر هەموو سنوورەکان دامەزراندووە لە هەندێک شوێنێشتە بە شێوەیەکی تەواو جێگیر نەبووە بەڵام بە جێگیربوونی ئەم شتانە پێم وایە هاوڵاتی دەتوانێت دڵنیا بێت لە ئەو ماوادەی کە هاوردە دەکرێت کە شتی باشن و لە ڕووی ئابووریشیەوە پێم وایە دەتوانێت یارمەتی دەربێ بۆ زیادکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان. بەڕێز جەنابی سەرۆک وەزیران یەکێک لە دروشمەکانی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێستان پرسی لامەرکەزی بوو و دابەشکردنی دەسەڵاتەکان بوو. ئەم پرسە لە ماوەی ڕابردوو لە سلێمانی و لە زۆرێک لە ناوچەکانی دیکە داوا ئەکرا کە لامەرکەزی پەیڕەو بکرێەوە لەوێ هەوڵەکەیە هەوڵەکان تا ڕادەیەک گەیشتۆتە ئەنجام. ئەم پرسە هیچ مەترسیەشی هەیە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر واژۆکردنی هاتە بەردەستی جەنابتان ئامادەی واژۆی بکەی و لەو بارەیەوە هەمانجیتان لەگەڵ بەڕێز کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران چۆنە؟ من پەیوەندێکی زۆر باش و پتەوم لەگەڵ کاقوباتەیە و پێکەوە ئیشی باشمان کردەوە ئینشەڵڵا بتوانین شتی باشتریش بکەین بەیەکەوە. مەسەلەی لامەرکەزی ئێمە لە کابینەی حکوومەت دەباسی لامەرکەزی ئیداریمان کردووە کە ئەمە پرۆژەی هاوبەشی هەموو لایەنە بەشدار بووەکانە و ئەمە پرۆسەیەکە پێویستە دراسەی تەواوی بۆ بکرێ و لە پەرلەمان بڕگای لەسەر بدرێ ئەنجومەنی پارێزگایەک ناتوانێت بڕیار بە تەنیا بدا یعنی ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت ئەمە لەوانەیە حەز و خواستی لایەنێک بێ یان بەشێک بێ بۆ مەرامێکی سیاسیان بۆ هەر جۆرە بێ بەڵام ئەوەی لە بەرنامەی کاری حکوومەتدایە حکوومەت پابەندی جێبەجێکردنی بەرنامەی خۆیەتی کە پێشکەشی پەرلەمانی کردووە کە بەشێکی لەمە مەسەلەی ئەوەیە کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە بۆ هەموو پارێزگاکەن تەنیا پارێزگای سلەیمانی نییە لە هەڵەبجە سلەیمانی هەولێر دوهۆک بۆ دابەشکردنی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکان و ئەوەی بۆ معلومات جەنابیشێت ئەمەی لەم کابینەوە کراوە زیاتر بووە لە پێشتر یعنی لە زۆر شت هەیە کە پێشتر تەنیا لە پایتەخت لە هەولێر بووە ئێستا بۆ پارێزگاکان گۆسترانەتەوە یعنی زۆر لە خەدەماتەکان گەڕاندرانەتەوە بۆ پارێزگاکان و لەمە زیاتریش دەکرێت ئێمە بە هیچ شێوەیەک دژی شۆڕکردنەوەی دەستهەڵات بۆ پارێزگاکان نین بەڵام مەرجی سەرەکی ئەمەیە کە قوارەی هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی یەکگرتوو بە شێوەیەکی کیانێکی فدرالی پارێزراو بێت یعنی خوا نەخواستە دوویدارەیکردن یان جیاکردنەوەی بەشێک لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ئەمە قابلی قبول نیەوە بە بزانم کەسیش ئەمەی داوا نەکردووە و ناشتوانێ بیکە بەڵام لە مەسەلەی دەسەڵاتەکان بگەڕێنەوە بۆ پارێزگاکان بێگومان ئێمە لەگەڵەوەین لە سەرەتادا ئێمە زۆر هەوڵماندا کە زاڵ بین بەسەر ئەم بەشێک لە ناشەفافیەت و جۆرە گەندەڵی و خراپە ئیداری بەکارهێنانی ئیدارە گوتمان باوشتانە هەمووی وازح بێ لە بەرچاوی کابینەکە هەمووی وازح بێ کە بە چ شێوەیەک شتەکان ڕێک دەخرێنەوە دواتر ئێمە بە هیچ شێوەیەک نامانەوێ هەموو شت ئەوە بکەین ینی بگەڕێنەوە بۆ هەولێر بە عکسەوە بۆ دەسەڵاتی ئیداری ژەر هەمان شتە دەسەڵاتی دارایی بورە دەسەڵاتی ئیداریە ئەوەی لە کابینەکەدا هەیە ئەوەی لە پرۆژەکەدا هەیە باسی دەسەڵاتی ئیداری دەکە سپاس دەکەم. سەرۆکی حکوومەت پرسیارەکەم تایبەتە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هەروەها دابەزینی نرخی نەوت بڕینی شایستەدارایەکان لەلایەن بەغداوە قەیران لە هەرێمی کوردستان دروست بوو تەمەنێم کابینەیەش ساڵێک و 1 مانگە واتە 13 مانگە و زۆرش باس لە موچەی
مانجی سێ کرێت کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان لەو تەمەنەی کە 13 مانگە چەند موچەی داوە؟ سپاس بەم پرسیارە کاکە ئێمە ڕاستە تەمەنی ئەم کابینەیە 13 مانگە و لەم 13 مانگە 12 موچەمان داوە 12 موچەمان داوە یعنی خەڵکێک بیاوێ حقیقەت و ڕاستیەکەم بزانێت ئەو شتانە دەزانێت بەڵام نەیەوێ بە جۆرێکی تر لێکدانەوەی بۆ بکە ئەمەیە کە دەیبینێن هەندێک جار بەداخەوە بە جۆرێکی تر ڕای گشتی چاوەشە دەکرێت کە گوایە دوو موچە و سێ موچە درراوە کێشەکە لە چدایە لە دەستپێکی ئەم کابینەیە سێ موچەی پێشتر نەدرابوو سێ موچە و پاشەکەوت نەکرا ئەم سێ موچەیە بە قەرزمانەوە بۆ ئەم کابینەیە کەواتە ئێمە لە مانگی حەوت ینی سێ مانگی پێشووتری ئەوەی کابینەی پێشووتر کەما بوونەوە بەوە حساب کرا کە پێم وایە ئەمە هەڵەیەک بوو کە ئەبێ ڕاست بکرێتەوە چونکە تووشی کێشەیەکی تر ئەبێن لەگەڵ حکوومەتی فیدرالیش ئەمە ئەبێ ڕاست بکرێتەوە ئەو سێ موچەی کە لە کابینەی پێشووتر بە قەرز یان بە پاشەکەوت حساب دەکران و نەدرابوون ئەبێ بمێنتەوە وەکو پاشەکەوت و ئەم حکوومەتە بەرپرسە بەرامبەر بەو موچانەی کە مانگانە ئەیدا ئەمەی ئەم حکوومەتان نەیتوانی بیکە ئەمە بووە کە دوو موچە وەکو خۆی بیدا بە ڕێژەی 21% خۆی گونجان لەگەڵ ئەو بودجەی کە لە بەردەست بوو ئەمەش بۆ چونکە حکوومەتی عێراق لە بەڵێنەکەی پاشگەز بوویەوە بە شێوەیەکی یاساییش بووایە ئەبواە حکوومەتی عێراق هەموو ئەو ئیلتیزاماتەی خۆی بۆ موچەی هەرێم ینی دابێن بکردایە کەچی نەیکرد و بۆ معلوماتی ئێوەش ئەوەی عێراق دەینارد تەنیا 51% موچەکانی موچەخۆرانی هەرێم بووە نەک هەموو موچە عێراق نەیناردووە بە هیچ شێوەیەک لەو پەڕی 450 میلیارد دیناریان ناردووە کە دواتر لە مانگی 4 بە مانگێک تاخیر کردیان بە 400 ئێستاش کردیان بە 320 میلیارد کەواتە حتا لەو ئیلتیزامەی کە 51% موچەی موچەخۆران دەبووە دابینی بکەن ئەمەشیان نەکرد و سێ مانگیشیان هەر بەگشتی نەناردووە یعنی موچەی مانگی 5 و 6 و 7 حکوومەتی عێراق نەیناردووە ئەمەی ئێستاش لە 450کەمیان کردوتە بۆ 320 بەڵام بەرامبەر بەمە حکوومەتی هەرێم چی کردووە عێراق سێ مانگی نەناردووە کەواتە ئەبوایە تەنیا 10 مانگ حساب بکرێت لەسەر ئەمە حکوومەتی هەرێم 12 مانگ موچەی داوە 12 مانگ موچەی داوە باو هەوڵانەی کە داویەتی لە مەسلەی کۆکردنەوەی داهاتە کە دەڵێن شەفاف نیە ئەم جۆرە داهاتانێک کە کۆکردوتەوە و بەداخەوە نەیتوانیوە وەکو پێویست ئەو بڕەموچەی کە پێشتر دەدرە بەو شێوە بدرێت چونکە بودجەی بەردەست نەبووە ینی حکوومەتی هەرێم پێویستی بە 755 میلیۆن دلار هەبووە بۆ دابەشکردنی موچە بەڵام تەنیا 600 میلیۆنی بەدەستەوە بووە اینجا ئەم گۆڕانکاریە کە بەسەر موچە داهاتوە نەمەسەلە چاکسازیە کە بەداخەوە هەندێک جار باسیەوە دەکرێت کە گوایە چاکسازی لە موچەی فەرمانبەران دەکرەوە ئەمە نەحەقیەکە دەرحەق بە حکوومەت دەکرێت چونکە چاکسازی دەستکاریکردنی موچەی فەرمانبەران نییە ئەمەی کە حکوومەت مەجبور بووە بیکا لەبەرەوە کە بودجەکەی بەشی نەکردووە ئەبوایە خۆی بگونجێنێ زۆر جاریش گوتومانە کە خۆگونجاندن لەگەڵ بودجەی بەردەست بەم شێوەیە موچەکە دەدرێت یعنی لەمەشە ئەوەی کە 300,000 دینار کەمتری وەرگرتووە بە هیچ شێوەیەک دەستکاری موچەکەی نەکراوە بە شێوەیەکی ڕێژەیی کە موچە زیادە بێ زیاتر لەوانەیە داشکانی بۆ کرابێ یان لی کەم کرابێتەوە ئەمەش شتێک نییە بڵێن ئەمە بەرنامەی چاکسازی حکوومەت نییە ئەمە خۆگونجاندنە چاکسازی شتێکی ترە چاکسازی پێداچوونەوەیە بە موچەخۆری مستحق و بەوەی کە باز دەکەم پێشتر مەسەلەن بندیوار هەبووە چۆن هەبووە پێداچوونەوەی ئەم شتانە زۆری کراوە زۆری بە شێوەی بایۆمتری چارەسەر کراوە بەشێکیشی ماوە بەڵام چاکسازی لە دەستکاریکردنی موچەکەدا نەبووە بۆ معلومات یان ئێمە بە شێوەیەک بە چاکسازی حساب نەکرێ ئەمە خۆ گونجاندنە لەگەڵ بودجەی بەردەست بەڵام ئەمەی کە جەناوی باسی دەکەی دەڵێن موچەی مانگی سەیە من باسیشم کرد بەڵام دووپای دەکەمەوە ئەم حکوومەتە 12 مانگ موچەی داوە و لەم 12 مانگە تەنیا 2 مانگ نەیتوانیەوە بە شێوەی تەواو موچەکە بدا چونکە حکوومەتی عێراق 3 مانگ موچەی نەناردووە 3 مانگ
موچەی نەناردووە و سێ مانگیش هی کابینەکانی پێشووترە کە بەداخەوە بەهۆی ئەو هۆکار و قەیرانانەی کە لەو سەردەمەش تووشی ئەرێم بوون مەسلەی شەڕیدا ئەش بووە نەناردنی بودجە بووە کە ئەمە هەمووی دیارە بۆمان کە ئەوانیش تووشی هەمان قەیران بوون نەیانتوانیوە بیدە کێشەکە ئەمەیە بەڵام ئێستا ئەمە ئەبی حەل بکرێت چونکە لەگەڵ حکوومەتی عێراقیش ئێمە خەریکین بگەینە ئەنجامێک بۆ ئەوەی چۆن چارەسەری ئەم کێشانە بکەین بەڵام بۆ ئەوانەیە کە دەڵێن ئەم حکوومەتە موچەی نەداوە من ئێستاش بڵێم هەموو بەڵگەکانیش بەردەستە کە 12 مانگ موچە دراوە حکوومەتی هەرێمی کوردستان کە توانێت موچە لە کاتی خۆی و بەبێ لێبڕیندا بەش بکە بەشی دومی پرسیارەکەم تایبەتە بە پەیوەندی لەگەڵ بەغدا بۆچی لەگەڵ حکوومەتی عێراقی تەنها لەسەر 3 مانگ ڕێککەوتن ناکۆکی سەرەکیەوە لەسەر بەڕێوەبردن و داهاتی دەواازە سنووریەکانە جارێ حکوومەت کەی دەتوانێت موچە وەکو خۆی دابشکە لەسەر داهات دەمێنێتەوە ئەگەر حکوومەتی عێراق التزاماتی خۆی بەرامبەر بەدابینکردنی بڕە موچەی کە پێشتریش بەڵێنیان داوە بەردەوام بن حکوومەت دەتوانێت وەختەوە خۆی موچەدا بەش بکە و ئێمە ئومێدەوارین کە بتوانین داهاتی ناوخۆش بەو ڕیفۆرمەی کە دەستمان پێکردووە لە حاڵەتێکیشە ئەگەر ئەم قەیرانی ئابووری و مەسلەی بابەتی کۆرۆنا و ئەوانە نەمێنێ داهاتەکان بەرەو زیاد بوون بڕۆن بێگومان ئێمە دەتوانین بەڵام شتێک ئەبێ لە توانای حکوومەت دابێ بتوانانی بیکە ئەم هۆکارانە هەن ئەگەر چارەسەر بکرێن پێم وایە حکوومەت دەتوانێت من ناتوانم ئێستا بڵێم لە کام مانگدا لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە لەسەر خەتین بۆ ئەوەی بگەین بە ئەنجامێک کێشەکان تەنیا دەواازەی سنووری نین من با یەکشتان پێ بڵێم مەسلەی ئێمە کێشەی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق تەنیا موچە نییە یعنی بەداخەوە وان لێ کردووە کە ئەنەما حکوومەتی هەرێم تەنیا کێشەی موچەی هەیە ئەی ناوچەدا بڕێنراوەکان ئەی بابەتی پێشمەرگە ئەی قەرەبۆکردنی ئەنفالەکان ئەی مەسلەی پێشمەرگە ئەی مەسەلە زۆر شتی تر هەیە ئێمە چوار تەوەری سەرکیمان هەیە کە لەگەڵ حکوومەتی عێراق باسی لێ دەکەین یەکێکیان مەسلەی وزەیە یەکێکیان مەسلەی بودجەیە و ئیتر مەسلەی پێشمەرگەیە و مەسلەی ناوچەدا بڕێنراوەکانە هەموو ئەوانەمان خستۆتە بەردەم حکوومەتی عێراق بۆەوەی ئیتیفاقێک لەسەر هەر ئەموو بەڵگانە بکەین کە چی هەموو ڕۆیان کردوتە ئەوەی کە موچە چ دەرێ ئەنی من حەزەکەم ئەمە بە خەڵک و وڵاتیانی کوردستانیش بڵێن خۆ کێشەی ئێمە لە ڕژیمەکانی پێشوو موچە نەبووە حکوومەتی بەعسیش پێشتر موچەی داوە ئێمە شۆڕشمان بۆچی کردووە بۆ ماڵ بووە بۆ ئازادی بووە بۆ کیان بووە بۆ یەکسانی بووە بۆ هەموو ئەو شتانە بووە بۆ قوربانی ئەو پێشمەرگانە ئەو شەهیدانە بووە کە ئێمە بتوانین وەڵام دەرەوەی ئەم هەموو خەبات و قوربانیانە بین ینی بەڵام ئێستا هەموو شتیان کۆ کردوتەوە لە موچە بەداخەوە و بە ئەنقەستیش ئەم جۆرەشتانە دەکەن بۆ ئەوەی ئەم شتە ئەساسیانەمان لە بیر بچێتەوە ئایا ئێمە گەیشتونەتە هەموو مافەکانی خۆمان تاکو تەنیا کێشەی ئێمە موچە بێ مەسلەی دەواازە سنووریەکە مەسلەی دەستەڵاتی دەستوریە ئێمە بە هیچ شێوەیەک هیچ مافێکی دەستوری هەرێمی کوردستانی لێ خۆش ناوبین ئەوەی دەستهڵاتی هەرێمی کوردستانە داکۆکی لێ دەکەین بۆ ئەوەی ئێمە پارێزەری ئەو مافەبین لەگەڵ بە نوێنەرەتی خەڵکی کوردستان بەرامبەر بە حکوومەتی فدرالی عێراق بەڵام لامان کاتیشە تەفاهمی ئەومان هەیە کە بگەینە ئەنجامێکی گونجاو کە لە سوودی هەرێمی کوردستان و عێراقیش داوێ بەڵام لە چوارچێوەی دەستورەکەدا دەرنەچێت جە لەبەرەوە من حەزەکەم ئەمە هیوادارم وەڵامی پرسیارەکەی جەنابتم داوێتەوە بەس بڕخسەت لە مەسلەی ڕێککەوتن بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێمی کوردستان لە چه قۆناغێک لەسەر ئەمەش ئێمە قسەی زۆرمان کردووە تاپەن ئەمە دوو بەشە یەکێکیان چارەسەرکردنی ناوچەدا بڕێنراوەکان بە مادەی 140 دەستوری ئەبێ حەل بکرێت کە بە سێ مەرحەلەی جیاوازە بکرێت بەداخەوە لە ساڵی 2005ەوە دوای پەسەندکردنی دەستور تاکو ئێستا حکوومەتی فدرالی کەم تەرخەم بووە لە جێبەجێکردنی مادەی 140 نەک هەرێم بەڵام ئێستا حاڵەتێکی تر هاتوتە پێشەوە کە مەسەلەی دوای داعش و هاتنی داعش و هەندێک گۆڕانکاریکە بەسەر ناوچەکە داهاتن بابەتی ئەمنی و چۆنیەتی کۆنتڕۆلکردنی ئەو سنوورانەیە لە ڕوبەڕووبوونەوەی داعش و تەروریستەکانی ئەو ناوچەیە بۆ ئەمە اتفاقێکی تر کراوە کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق بگەین بە ئەنجامێک بۆ ئەوەی لە هەندێک شوێن
پڕکردنی فراغ لە منتیقەکە بۆ ئەوەی داعش و تۆریستەکە نەتوانن سوودی لە وەربگرن و ببن بە مایە ئازار بۆ هاوڵاتیانی ئەو ناوچانە. بۆ ئەمە گفتوگۆ بەردەوامە لەلایەن حکوومەتی عێراق و لەلایەن ئێمەشەوە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ کە بەردەوام لەسەر خەتن قسە دەکرێت کە لە هەندێک شوێن پێشمەرگە و جەیشی عێراقی بتوانن ئەم فراغە پڕ بکەنەوە بۆ ئەوەی بتوانن یارمەتی دەری خەڵکەکە بن هیچ نەبێت لە ڕووی ئەمنیەوە. بەڵام بۆ چارەسەری گشتی ناوچەکە دیسان ئێمە ئەگەڕێنەوە بۆ سەر مادەی 140 دەستور. کازمی تێگەشتی چۆنە بۆ چارەسەری مادەی 140 باشە خۆی باشە بەشێکی پرسیارەکەشت ئەمە بوو کە بۆ ئیتفاقەکە بۆ 3 مانگە. ئەمە بەداخەوە لە حکوومەتی عێراق هەمویان هاودەنگ نین لەسەر ئەوەی کە ئەم ئیتفاقە بەم شێوەیە خێراکە کراوە پێویستی بە گفتوگۆی زیاتر لەبەرەوەی ئامادەیمیان پێشاندەوە کە بەردەوام بین لە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراق. ئەم جەنابی سەرۆک وەزیران لەسەر بەرپرسیارەتی خۆی ئەم 3 مانگەی ئەوە کردووە بۆ ئەوەی دواتر لەم 3 مانگە بتوانین بگەین بە ئیتفاقێکی شاملتر لەسەر کۆی ئەو بابەتانە یان مەسەلەی بودجەش بە شێوەیەکی گشتی یانێ بتوانین چارەسەری بکەین. چکە ئەمەی کە حکوومەتی عێراق بۆ ئێمەی دەنێرێ بەشێکی زۆر بچووکە لە مافی خەڵکی یاریمی کوردستان و هیوادارم ئەو بەڕێزانەی کە ئیدعای پارێزگاری لە مافەکانی کوردستان دەکەن لە بەغدا لە جیاتی ئەوەی ڕخنەکان ئاراستی حکوومەت یاری بکەن ئەو ڕخنانە ئاراستی حکوومەتی فدرالی بکەن کە ئەوان هۆکاری نەناردنی موچەکە بوون لە جیاتی ئەوەی لەوێ داوا بکەن موچە نەنێرن و لێرەش خەڵک هام بدەن بڵێن بۆچی موچەتان نییە. سپاس. جەنابی سەرۆکی حکوومەت لەم چەند ڕۆژەی ڕابردوودا شاندێک لە هەرێمی کوردستان هاوشان لەگەڵ شاندی عراقی سەردانی ئەمریکایان کرد. بێگومان ژمارەیەک دیدار و کۆبوونەوەیان لەگەڵ لایەنی ئەمریکی هەبوو. لەم دۆخی ئێستای هەرێمی کوردستان و دۆخی عراقیش تەنانەت کاریگەری و ڕنگدانەوەی ئەم سەردانە بۆ سەر ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ مەبەستم کاریگەریە ئیجابی و ئەرێنیەکەیە. جگە لەوەش ڕنگدانەوەی ئەم سەردانە بۆ سەر پەیوەندیەکانی داهاتووی هەولێر و بەغدا چۆن دەبینن؟ چکە باس لەوە دەکرێت کە سەرۆک وەزیرانی عراق داوای لە هەرێمی کوردستان کردووە کە لە ماوەیەکی زۆر زوودا پێم وابێ باس لەوە دەکرێت هەفتەی داهاتوو شاندێک لە هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات. پێت وایە ئەم جارە بەغدا جددیتر بێت بۆ چارەسەرکردنی بنەڕەتی ئەو گرفتانەی پەیوەستن بە باری دارایی هەرچەندە مافی دەستوری و یاسایی هەرێمی کوردستانە؟ من با لە بەشی یەکەمی پرسیارەکە دەست پێ بکەم. ئەمە بۆ یەکەم جارە شاندێکی عێراقی بە بەشداری هەرێمی کوردستان بۆ بابەتێکی استراتیجی گفتوگۆ لەگەڵ ئەمریکا بکە و شاندەکەی ئێمە شاندێکی فراوان بووە کە پێکاتوە لە هەموو لایەنە بەشداربووەکانی حکوومەت و چەند تەوەری لەخۆ گرتووە کە چوونەتە ئێوێش گفتوگوی زۆر باشیان لەگەڵ لایەنی ئەمریکی کردووە. طبعاً لە چوارچێوەی شاندی عێراقیدا بەشداریان کردووە. بەڵام لە هەمان کاتدا لەوێ باسی زۆر بابەتیش کراوە کە پەیوەستن بە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و پەیوەندی بینی عێراق و هەرێمی کوردستانیشدا. لەگەڵ چوونی شاندەکە من پێشەوە نامەیەکم بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا نارد کە زۆر بە باشی وەرگیرە و کاریگەری هەبووە لەسەر کۆی گشتی پرۆسەکە. لە هەمان کاتدا شاندەکەش کە چوونەتە ئەوێ لەسەر زۆر بابەتی مەسلەی وزەیە مەسلەی ئەمنیەتە پەیوەندی استراتیجی نێوان ئەمریکا و عێراقە هاوکاری نێودەوڵەتیە اینجا هەموو ئەو بابەتانەش باسیەوە کراوە کە بەشی هەرێمی کوردستان چۆن دەبێت. من دڵنیام کە کاریگەری باشی دەبێت چونکە ئەگەر عێراق بتوانێت قەناعەت بە وڵاتانی دەرەوە و ئەمریکا بکا کە مستەسمری بیانی و بەرهێنەری بیانی یان تێکەڵبوونێکی زیاتری ئابووری لەگەڵ عێراق دروست بکەن بژێوی ژیانی خەڵک باش بێتەوە ئەمە کاریگەریەکی ئەرێنی بەسەر خودی هەرێمی کوردستانیشدا دەبێت و لە هەندێک لایەنیشەوە پێم وایە هەرێمی کوردستان خۆی دەتوانێت ببێ بە بەشێک لە چارەسەری زۆر لە گرفتەکانی تری عێراق بە هاوکاری نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا. لەبەرەوە من خوشبینم پێم وایە شتێکی باشە بەڵام تاکو زیاتریش بۆ شاندەکەی ئێمە با بگەڕێتەوە لە وردەکاریەکان زیاتر ئاگادار بین ئەو کاتە هیوادارم بتوانین وەڵامی باشتریشمان پێوێ بۆتان. لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە هەموو جارێک گوتومانە ئامادەین سەردانی بەغدا بکەین. چەندین جار شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە، ئێستاش ئامادەین هەر کاتێک پێویست بێ بچین لەوێ بەردەوامی دەین بە گفتوگۆکان بۆ گەیشتن بە
ڕێکەوتنێکی گونجاوتر و باشتر کە لە خزمەتی هەموو عێراقداوی بە تایبەتی بەلای ئێمە بۆ هەرێمی کوردستان دەستکەوتی باشتر بەدەستبێنین جا هەفتەی داهاتوو بیان هەر کاتێک بێمە چاوەڕێ ئەوانەکەین هەر کاتێ ئامادە بن ئێمە ئامادەین بچین بۆ بەردەوامی لە گفتوگۆکانمان لەگەڵەوە. بەڕێز سەرۆکی حکوومەت سوپاس بۆ وەڵام و ڕوونکردنەوەکانت. زۆر سپاسیەوەش دەکەم زۆر من سپاس خۆشتان بپارێزم پابند بن هەرچەندە بۆ ئەلام ئێمە مەجبور بووین بەو شێوە قسە بکەین بەڵام باوەڕ بکەن هەموو جارێ پابندی